سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایەکە بەیانێکی پڕ لە وزە پڕ لە تەندروستی وا بەیانێکی جوانتان لەگەڵ بەیانی 24 دەست پێ کرد بێت لەگەڵمان بن ئەمڕۆ کۆمەڵی بڕگە و بابەتی تایبەتمان هەیە کە پێوەستە بە ژیانی تایبەتی ئێوەی بینەر و بیسەر و دەمانێت ئەمڕۆ باس لە کۆمەڵێک بابەتی تەندروستی بکەین جگەلەوە بابەتی کولتوری و فەرهەنگی ئەمانە چەند تەوەرێکە بن کە لە ناو پرۆگرامی ئەمڕۆ ئێوە بینەر و بیسەری بن. جا پێشەوەیکە من خۆم بم بەوەیە بە کورتێک لە باسەکانی ئەم پرۆگرامی کە بۆمان ئامادە کردوون کە چی و چیتیایە لەگەڵمان بن کە ئێستا دانە بەدانێتان بۆ ئەخێر. قەڵای ئۆرتاریان لە ناوچەی پازاڤا لە وان بە بەرزترین قەڵادانرێت و بۆتە سەرنجی لێکۆڵینەوەی شوێنەوارناسانی قەڵاکە و 3300 مترە قەڵاکە لە ئاستڕووی دەریاوە واتە بەرزیەکەی لە ئاستی ڕووی دەریاوە 300 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. هزار و 800 خانووی مێژووی ئەکرێ بە دێکۆمنت دەکرێن و حکوومەت کار لەسەر نۆژانکردنەوەیان ئەکات ئەمە بابەتە کولتورێکەکەمانە بابەتە فەرهەنگیمانە باسی لێوەکەین. محەممەد پاکژیز شاعیر کە ئێوارە کوڕێکی شعری لە ژێر ناونیشانی دایکم و نیشتیمان و یار ڕێخست شاعیر لەم کۆڕە شعریە بە هەستێکی شاعیرانە دژایەتی خۆی بۆ جەنگ و ئاڵۆزی نێوان تاکەکانە دەڕوی. با لە باکوورەوە دەست پێ بکەین کە قەڵای ئۆرتاریان لە ناوچەی پایزاڤا لە وان بە بەرزترین قەڵادانرێت بۆ تا جێگەی سەرنجی لێکۆڵینەوەی شوێنەوارناسەکان. قەڵاکە 3300 متر لە ئاستڕووی دەریاوە بەرزە و هەروەها بێسنووری لە ئیرادە و خاوەندارێتی ئەو سەردەمە نیشان ئەدات. مێژووی قەڵاکە ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا و ئێمەش لەم ڕاپۆرتە ئامادەمان کردووە بۆی کە ئەو بابەتە مێژوویە ببین. کۆمەکە زانستên şûnwarnasî li navçeya Payîzavaya Wanê berê xwe dane lûtkeya çiyayê reşkê ku 3300 metre bilind e. Dixwazin xwe bigînin bilindtirîn kela urartuyan. Hilkîşina zanistan ji gundê Kengeverî bi pêşengiya çiyavanan zêdetirî 4 demjimêran dikêşe. Serokê Koma Zanistan dibêje ev kele ji bo cihê rêveberiya navçeyê hatiye avakirin. Urartuların muazzam derecede bir kaleyi inşa. Urartuyan kelehek pir mezin li ser zinarên asê avakirine. 7 metr dirêj û 3 metran firehe. Bi destxistina keleheka wiha mumkin nîne. Heta demên nêzik jî hatiye bikar anîn. Di nav kelehên urartuyan de bilindtirîn ev e. Ji bo dabînkirina avê sarincek pir mezin jî çêkirine. Yaz aylarındaki su ihtiyacını karşılamak için Mamoste Rafet dibêje divê bilindahî de çêkirina kelehek wiha bêsînoriya ked û îrade mirovan nîşan dide. Her wiha nimuneyeke baş e ku urartuyan çawa ev der ji xwe re kirine war û welat. Bugün ilk olarak antik bir yol üzerinden geldik. دوای ڕۆشتن نزیکەی کیلومترێک لە ڕێگەی پێچاوپێچەوە گەیشتینە قەڵا. لە قەڵاکە دیوار و شوێنی ساردکەرەوە هەیە. دۆزینەوەیەکی ناوازە بوو. سروش زۆر جوان و مرۆڤەکان جوانتریان کردووە. ئەزمونێکی باش بوو بۆ خۆم. Güzel bir keşif yaşadık bugün için. Bajarê Wanê di dîrokê de wek Tuşba tê zanîn. Sedan sal paytexta Urartuyan bû. Urartu bi zimanê Sumerê tê wateya welatê çiyayî. û Urartuyan bo parastina welatê xwe dijî dagirkeran di vê bilindahiyê de keleh û stargeh durust kirine. لێنە سەر بابەتی تەندروستی بابەتێکی تەندروستی قسە گفتوگۆی لەسەرەکەین کە ڕەنگە بەشێکی زۆری ئێمە ئێستا ئالوودەی ئەو جۆرە خواردنەوەیە بین کە مەترسیشی هەیە بۆ سەر تەندروستیمان. باسی خواردنەوە و زەبەخشەکانتان بۆ کەم ئەو کەسانی کە ئێستا بینەرمانن و ئەگەر لە ڕۆژانەیە 3 بۆ 4 قوتوی و زەبەخشەکان نەخۆن ئەو ڕۆژە بە ڕۆژ نازانن گوێ بگرن بزان بابەتە چیە جا میوانی تایبەتیشمان هەیە سەبارەت بۆ گفتوگۆی لەسەرەکەین. خواردنەوە و زەبەخشەکان مەترسی توشبوون بە جەڵدەی مێشک لە 100 تا 500 زیادەکەن.
توێژینەوەیەکی سنتەری نەخۆشیەکانی کۆئەندامی سوڕان لە ئوسترالیا دەری خستووەکە خواردنەوە و زەبەخشەکان مەترسی توشبوون بە جەڵدەی مێشک لە 500 زیعەکەن. ئەمەش چونکە هۆکارە بۆ ناڕێکی لێدانی دڵ و سکۆت ویلگی سەرپەرشتیاری توێژینەوەکەی سنتەری نەخۆشیەکانی کۆئەندامی سوڕان لە نەخۆشخانەی ڕۆیاڵ ئەدلیدا لە ئوسترالیا دەڵێت کە تەنیا دوای کاتژمێرێک لە خواردنەوەیەکی وزەبەخش گۆڕانکاری لە پێکاتەی خوێن دروستە بێت. هاوشێوەی کەسێکی توشبووی نەخۆشیەکانی دڵ ئەو گۆڕانکاریە بە سەریان ڕۆیات وەکوای بڵێ نەخۆشی دڵی هەبێت. سکۆت ویلگی دەڵێت کە کاتێک کەسێک سترێسی زۆری هەیە یان پستانی خوێنی بەرزە و خواردنەوەی وزەبەخشە خواتەوە مەترسی هەیە کار لە لولە خوێنەکانی بکات و هەروەها هۆکارە بۆ کڵۆبوون و مەینی خوێن. جا سەرنجام ئەمە واکات مەترسی توشبوون بە جەڵدەی مێشک و دڵ زۆرتر بکات. جا ئەم بەیانیە ئەمانەوێت بۆی کە زیاتر هاوڵاتیان هۆشیار بن بە تایبەتی گەنجان و ئێستا مناڵانیش کە بەشێکی زۆریان ڕوەکەن ئەو جۆرە خواردنەوانە لە مەترسەکانی ئاگاداریان بکەینەوە. ئایا بازانانی سوودی هەیە مە هەرقڵی مەترسی بازانانی سوودێکیشی هەیە بۆ زانینی ئەمانە دەبێت لەگەڵ پسپۆڕێکی شارەزا و بوارە قسە بکەین. ئەوین هیوە شارەزای خۆراک ئەم بەیانیە میوانی ئێمەیە بە خێرهاتی ئەوین خات. بۆ هیوایەکی بەیانێکی پڕوزەت هەبێت بەبێ خواردنەوەی وزەبەخشەکان وانە؟ پێویستمان نابێگەل خواردنێکی تەندروست بخۆی بەیانیان و قاوەیەک یاخود چایەک بخۆی پێویست بە و ئێنەرژی درینکانە ناکات زیادی بکەی بۆ ڕۆژەکە. کەواتە بابزانین خواردنەوە وزەبەخشەکان بە چه جۆرە خواردنەوەیەک ئەوترێت خۆیسا باسی قاوت کرد کافاینی تایە و ئەمیش بە هەمان شێوە ڕێژەی کافاینی تایە کەواتە بۆچی ئەمەیان باش نییە خواردنەوە وزەبەخشەکان کامانن کە بە سوود نین وەکو ئەمانە و کامانشان کە بە سوودن. بەڵێ سەرەتا دەمەوە لەوە دەست پێ بکەم کە چۆن ئەو ئێنەرژی درینکانە هاتنە بازارەوە دروست بوون. سەرەتا بە سپۆرت درینگ دەستیان پێکردواتە ئەو خواردنەوەانەیە کە بۆ وەرزش بەکارداهاتن کاتێک کە ئەو وەرزشوانانە خواردەوە بۆ ئەوەی زیاتر بتوان کۆنسنتریشن سەرچاوی دروستبوونەکەیان لە چیە مادەم؟ بەڵێ بۆ ئەوەی کە ئەو خواردنەوانە بتوانێت قەرەبووی ئەو سۆدیۆم و پۆتاسیۆمە بکاتکەوە دەستیان لە کاتی وەرشەکە لە دەستیان داوە و بۆەوەی پێرفۆرمانسیان زیاتر بێت و بتوانن زیاتر کۆنسنتریشن بکەن لە وەرزشەکانیاندا ئەو خواردنەوانە دروست بوون. بەڵام شتێکی تر لە بازاردا دروست کراوەکو هاوشێوەی سپۆرت درینکسەکانەوەش پێ دەرێن ئێنەرژی درینکەکان ئەوانە ڕێژەیەکی زۆر لە کافاینیان تێدایە کە ڕێژەی بەس کافاینەکەی واتە بێتگە لە ئەو مادانە خۆراکیانەی تری کە تێیدایە بەقەت 2 کوب قاوە هەیە کەیکێک لەو ئێنەرژی درینکانە ئەگەر بخۆیتەوە و بێتگە لەوەش ئەو ئێنەرژی درینکانە چەندین مادی تریان تێدایە کە ئەو مادانە وەکو گوارانە کە ئەوەش جۆرێکە لە کافەین بەڵام بە شێوەیەکی سروشتی لە ناو دنکی میوەیەکدا دەردەهێنرێ و هەروەها بی ڤایتەمینەکان کە ئەوانەشۆ دەکەن کۆ ئەندامی نەروس سیستەم زیاتر چالاک بێتن دەمارەخانەکانی مێشک زیاتر چالاک بێتەوە و هەروەها لێرە تاورینیش هەیە و سرتاکی ئەمینۆ ئەسیدەواتە ئەوەش لە خۆی لە ناو جەستەماندا هەیە پێویست ناکە زیادی بکەین بۆ ناو خواردنەکانمان و هەروەها بڕێکی زۆر لەو شەکرەی کە تێیدا هەیە و هەروەها ئەو جۆرە کافاینانەی کە چەند مادەیەک تێکەڵ کراوە بۆ ئەوی کافاینێکی ڕێژێکی خەستر دروست بکە زیانەکانی زۆر زیاترە ینی چکە جستەی ئێمە بەرگەی ئەو وزە زۆرە ناگرێت. باش بابینە سەر ئەوەی کە ئێستا بیانووی ئەو کەسانی کە ئەم وزەبەخشانە خۆنەوە خواردنەوە وزەبەخشەکان ئەوەیە کاڵێن بۆ ئەوەمە بۆ نمونە تاقیکردنەوەم هەیە نامێ خەوم لێ بکەوێت یان کارێکی زۆرم لەسەر ماوەتەوە خەوم ناوێت لێ بکەوێت ئەمە بژاردەیەکی باشە بۆ ئەوەی کە تۆزێک خەو تاخیرتر بکات و تا چەندە ئەمە دروستە بەو شێوێ بۆ ئەوەی کە دەڵێ خەو تاخیرتر دەکات بڵێ وایە لە بەرۆژە کافاینی زۆرە بەڵام هەڵبژاردنێکی دروستە نەخێر هەڵبژاردەیەکی دروست نییە خاستن بۆ ئەو قوتابیانە کە دانەوەی کۆنسنتریشنیان زیاتر بکەن لە کاتی خوێندنەکانیان چکە ئەو مادانەی کە تێیدایە هەڵدەستن بە شێوەیەکی ناڕێک
دەمارە خانەکانی مێشک چالاک دەکەنەوە بەمەش بە شێوەیەکی جەستەوا دەزانێتکەوە وزەیەکی دروستی دراوەتە وزەیەکی سروشتی دراوەتێ بەڵام تۆ فێڵ لەو دەمارەخانانە دەکەیت و وای لە دەکا کە تووشی ئەدیکشن بێواتە ئاڵوودەبوون بێت داوای زیاتر و زیاتر دەکات لە بەرەوەی ئەو ماوەیە کە ئەو ئێنەرجی جینکە ئیشی خۆی دەکات کەمە وا دەکاتکەوە دووبارە داوای ڕێژەیەکی زیاتر باش ئەوێ نەگەر وا بێت ئەوانەیە کە خواردنەوە و زەبەخشەکان ئەخۆن مەترسی ئەوە هەیە کە ئالوودەی خواردنەوە کحۆلیەکان بن بە ڕێژێکی زۆر بەڵێ و هەم لەبەر ئەوەی کە زیندە چالاکیەکانیان زیاتر دەبێت ئەو گەنجانەیەکەوە لە خوار هەژدە ساڵینە یاخود هەیە گەشتوتە هەژدە ساڵیش بەڵام ڕێژێکی زۆری لە دەخۆنەوە تا تێکەڵی دەکەن بە مادە کحۆلیەکانیش ئەوە زەرێکی زۆر زۆر لە جستەیان دەدات و هەروەها وایان لە دەکات ئاڵوودە بن بۆ خواردنەوەنە و جستەیان داوای وزەیەکی زیاتر بکات بەوەش پەنا دەبەنە بەرشتی بەهێزتر واتەی تر ئەوە بەس نییە بۆیان باڵێن جستەیان وەڵامی ئەمە ناداتەوە ڕاکشنی نابێت ئەچنە قۆناغێکی تر کە قۆناغێکی زیاتر هەتا ریسێرچ هەیە لەسەر ئەوەی کە مادە هۆشبەریەکانیش بەهۆیەوە زیاتر بەکاردێنن ئەو گەنجانێکە سەرەتا بۆ ئێنەرجیکانە دەست پێ دەکەن دواتر بۆرە قۆناغی زیاتر دەڕۆن باش ئەوین ئێستا باسی گەنجانمان کردوان خوار هەژدە ساڵ واتە مناڵان لە خوار هەژدە ساڵەوە بە مناڵان دانرێت ئێستا مناڵانیش خواردنەوە زەبەخشەکان ئەخۆن و هەژدە ساڵەکانیش و سەر و هەژدە ساڵەکانیش مەترسیەکانی بۆ کەسێکی خواردتەمەەن هەژدە ساڵ چییە؟ تەمەنی خوار هەژدە ساڵ ئەو تەمەنەیەکەوە گەشە تێدا زۆر سەرێع دەبێتن و پێویستە ئەو منداڵە زیاتر تەرکیز بکاتە ئەو خواردنەوەی کە ڕێژێکی باشی کالیسیۆمی تێدا ڤایتامینەکانی تێدا نەوە خواردنەوەیە کە گەشەیان سەبر بکاتەوە گەشەیان لاواز بکات و نەتوانێت زیاتر لەسەر ئەو زیندە چالاکیانەی بەردەوام بێت و بەداخەوەیانی لە زۆر قوتابخانە گوێم لێ بووە کە هەیە لە ناو مارکەتەکانی نێو قوتابخانەکان ئەفرۆشرێتن ئەو ئێنەرجی درینکانە لە زۆر شوێنی تر هەیە کە ڕێگەی لێ گیراوە بەڵام دایک و باوکەکان لەوە بەرپرسیارن و بەڵام ئێستش منداڵەکان هەر زیاتر و زیاتر ئاڵودەی دەبن چونکە نازانن ئەوە بەرەو ڕێی خراپتریان دەبات سەرچاوە باشەکانیان لەلانەیە باش بابین لەسەر ئەوەی کە زیانەکانی بۆ چ بەشێکی جستەیە بە گشتی دەزانین کە زیانی بۆ جستە هەیە بەڵام چ بەشێکی جستە زیاتر ئەچێتە ژێر کاریگەریەوە زۆر جارە بیستین کەسەکان ئەڵەن تووشی ئێش و ئازاری گەدە ئەبن پەیوەندی خواردنەوە زەبەخشەکان بە گەدەوە چییە؟ لەبەرەوەی وزەبەخشەکان ڕێژێکی زۆر کافەینیان تێدا کافەینیش مادەیەکی ترشە کە دەچێتە ناوگەدا ترشەڵۆکی گەدە زیاتر دەبێت بەمەش باڵانسی تێک دەچێت بەمەش لەوانەیە لە داهاتوودا تووشی هەوکردنی گەدە بێت برینی گەدە بێت و چەندان ئێش و ئازاری دیکە کە بەدوایە دێت و هەروەها لەبەر ئەوەی ئەو مادە ئێنەرجیانە وا دەکەن کەەوە ئەندامی دەمار چالاک بن وا دەکەن کەەوە ڕێخۆڵەکانیشیان زۆر زۆر چالاک بن زۆربەی ئەو منداڵانە تووشی ئیسهالیش دەبن لەسەریەوە و لە بۆ مێشکیشیان ئەوەش وا دەکات لە داهاتوودا گەر هەر بەردەوام بوون لەسەر تووشی بەرزبوونەوەی فشاری خوێنیان بکات باشە ئەوین ئەوەی کە گرنگە لە خواردنەوە و زەبەخشەکان ئەوەیە ئەڵێ بۆ ئەوی کە ئەو وزە زۆرە وەرەگرن کالۆریەکی زیاتر هەیە جابێگومان ئێمە بۆ ئەنجامدانی هەر چالاکیی ڕۆژانە پێویستمان بە کالۆریەکی زۆر هەیە کاربۆهیدراتێکی کەمتر دەیخۆ هەر ناو خواردنەوە و زەبەخشەکان بڕێکی کالۆری زۆر هەیە ئەم کالۆریە چی فەرقێکی لەگە کالۆریەکی تر هەیە هەر کالۆری لە هەر خواردنێ بێ وەکو یەکتری وایە نەخێر کالۆری خواردن هەیە کالۆری تێدایە بەڵام پڕە لە مەوادی تر کەوا یارمەتی دەدەن تۆ سوود لەو کالۆریە وەربگری دەستە بە وزەیەکی سروشتی وەری بگرێت دەستە بە خواردنێکی ڕاست دای بنێت بۆ خۆی بەڵام کە تۆ بۆکو شلە دەی شەکر زیاد دەکەی بۆ خواردنەوەکانت ئەوە جستە بەس فێڵی لێ دەکەیت و ئەو وزەیە هەیە تەنها کالۆریەکی بەتاڵە وەری دەگری و لە بەرامبەریدا هیچ سوودێکی لێ وەرناگرین باشە تا چەند پێویستە چاودێری بازاڕەکان کرێسە بەسیوت کرد لە خوێندرگاکانە لە قوتابخانەکان ئەو خواردنەوە و زەبەخشانە ئەفرۆشرێت و مناڵەکانیش ئەیکڕن چه هەنگاوێک هەیە کە بنرێت بۆی کە ڕێگری لەوە بکرێت هەنگاوی سەرەکی دەتوانین لە خانەوەدەکانەوە دەست پێ بکەین کە منداڵەکانیان لەوە هۆشیار بکەنەوە و ڕێگریان لێ بکەن ئەو خواردنەوەنە نەخۆن و دواتریش لە قوتابخانەکان دەبێت کوالەتی کۆنتترۆل بتوانێت و لیژنەی
لیژنەی تایبەت بۆ دابین بکرێت کە ڕێگری بکرێت بە هیچ جۆرێک ئەو خواردنەوانە نە لە نێو قوتابخانەکان لە مارکێتەکانی نزیک قوتابخانەکان کە قوتابی بتوانێت بە ئاسانی بەدەستی بگات نابێت لەو شوێنانەش بفرۆشێ هەن باشە ئەم خواردنەوە و زەبەخشانە ئەتوانین بڵین بە تەواوەتی زیان بەخشن یا هەندێک جاریش سوودیان هەیە سوودەکانی زۆر کەمترە ینی ناتوانانی ئەو هەموو زیانانە وەلا بنێ بۆ ئەوەی بتانی سوودەکەی دەربخەی بۆیە ینی باشترە ڕێگە چارەی دیکە ببینیەوە و بێ شەربەتێکی سروشتی بخۆیتەوە ئەگەر کەسێکی وەرزشوانی دەتوانێت ئەو سپۆر درینکانە بخۆی کە ئەو مادەکان زیانەی تێدایە چکە ئەو ڕێژەی پۆتاسیۆم و سۆدیۆمێکەوە لە ناو ئەو ئێنەرژی درینکانەدا قەرەبووی ناکاتەوە لە بۆی تەنها کافەینەکەی کە زەرری زیاتر دەبێت لە جا ڕێکلامەکانیش زۆر کاریگەریەکی زۆریان هەیە بە تایبەتی ئەو ڕێکلامانەی کە بۆ لە کاتی یاریە وەرزشەکان کە ئەنجامەدرێت فستیڤاڵە گەورەکانە یاخود چۆنەڵێت جامی جیهانیە کە وەرەگیرە زۆر جارە بینین ئەمە خواردنەوە زەبەخشەکان دائنن لە کاتێکی شاکە وەرزشەوانە بەناوبانکان بۆ نمونە کریستیانۆ ڕۆناڵدۆ لە کاتی قسەکردنیە خواردنەوە زەبەخشەکان و پێپسیوانە لە ئابات ئاودانێت تا چەنە ڕێکلامەکان کاریگەریان هەیە کە ئێمە زیاتر ڕووبکەینە خواردنەوەی و زەبەخشەکان وا چەندێکی شەتوانین خۆمان ڕاگرین و نەیخۆینەوە ڕێکلامەکان دایمەن لە هەموو بوارێکدا کاریگەری زۆریان هەیە لە بۆ هەموو خواردنەکان دەتوانن زیاتر لە قسەی کەسێکی شارەزا بتوانێت کاریگەری هەبێت لەسەر بیر و باوەڕی خانەوادەکان بیر و باوەڕی خەڵکەکە بۆیە دەبێت ئەو شتانەش کۆنتترۆل بکرێت و هەر هیچ نەبێت بە کۆمنتێکی بچووکیش بێت یاخود بە تایتڵێکی بچووکیش بێ ئاماژە بەوە بکرێت کە بۆ ئەو تەمەنانە ڕێژەکەی بەو ڕادەیە خراپە نابێت بخڕێتەوە دەتوانێت تەنها ڕۆژێ جارێک ئەگەر کەسێکی گەورە بێت سەروی 18 ساڵی بێ یاخود 2 جاریش ئاساییە بەڵام گەنج هەیە ڕۆژانە 6 زیاتری دەخواتەوە باشە هەندێک کەس هەیە من ئەڵێت ئەگەر من خواردنێکی قرس بخۆم حەزەکەم لە دوای ئەوەوە بۆ نمونە ئەم خواردنەوە و زەبەخشەکان بخۆم بۆی کە کردداری هەرسکردنم ئاسان کات ئەمە بێگومان بیرێکی هەڵەیە یاخود وایە ئەتوانێت خواردنەکە زووتر هەرسکاتویان ئەو قورسی و ئەو چاوریە کە کەسەکە خواردێتی بۆ خواردنەوە و زەبەخشانە بە پسیکۆلایەن هەر کامێک لەوانێ لەو خواردنەوانە خۆی ئەو کەسانێکەوە لە دوای ناخواردن هەست بە پێی دەڵێن خمولاوە تا خەواڵ و دەبن و ئەوانە ئەوە پێویستیان بەوەیە بچن پیاسەیەک بکەن یاخود ڕێژەیەکی باشتر ئاو بخۆنەوە نەوە بچن ئەنێرجی درینکێک بخۆنکەوە دەمارە خانەکانیان چالاک بن بۆی خەویان بڕات و ئەکتیڤن و گەدە بێت جوانی ئیش بکە ئەوان تەنها لەو کاتە زیاتر زەخت دێخنە سەر ئەو گەدەیە تاوەکو ترشەڵۆکەکان و باڵانسەکانی هەمووی تێک بچێت و زیاتر لەوە شتێکی تر نییە بتوانم شتی باشتر ببینەوە باشە جێگرەوەی هەر خواردنەوەیکی وزەبەخش بە چ شێوەیەک ئەتوانین بڵین جێگرەوەیەکی هەبێت بۆی کە کەسەکە بتوانێت شتێکی تر بخوات کە جێگرەوەی ئەوە بێت ئەگەر مەقسەدی ئەوە بێت کە وزەی وەربگرێت ئەوە دەتوانێت لە میوەیەک لە هەتا ئەگەر کێکێکیش بێتن ئەگەر مەقسەدی بۆ شیرناتیەکە بێت بەڵام ئەگەر بۆ خەوەکەی بێتن ئەوە چایەک زۆر باشترە لەوە قاوەیەک زۆر باشترە لەوە کە ڕێژەی شەکرەکەی کەمتر بێت لەبەر ڕێژەی کافاینەکەی گونجاوترە و ناتوانێت تووشی ژەهراوی بوونی بکات بۆ ڕێژەیە زۆر باشە ئەوین هیوا کە ئەم بەیانیە لەگەڵ مامەی شارەزای خۆراک سپاس دەکەم زۆر سپاس بە ئێوە سپاس لێنە سەر بابەتێکی هوەری کە محەممەد پاکژی شاعر ئێوارە کۆڕێکی شعری لە ژێر ناونیشانی دایکم و نیشتیمان و یار ڕێکخست شاعر لەم کۆڕە شعریەدا بە هەستێکی شاعرانە دژایەتی خۆی بۆ جەنگ و ئاڵۆزی نێوان تاکەکان دەربڕی و ئەوەی بە گوێی هزری ئامادەبوواندا کە با هەمومان نیشتیمانمان خۆش بێت زۆر بەمان دەستکێشی خەنجەری دەبانین زۆر بەمان تفەمچی تاوان و گومانین زۆر بەمان توخمێشین لێوا و لێو لە گونا بەردەوام بە تێکستەکانی بانگەواز بۆ ئاشتی و ڕوبەڕووبوونەوەی شەڕ و ناکۆکی دەکات هەر شیعرێ بۆنی تۆی لێبێ ئەو هەمیشە حەز بە تۆخکردنەوەی خۆشەویستی بۆ نیشتیمان و دایک و شتە جوانەکان دەکات هەر بۆیە محەممەد پاکژی شاعیر دایک و نیشتیمان و یاری
کردە کۆمەڵێک تێکستی شعری. من بەگشتی کەمتر کۆڕەگرم هەر کۆڕەگرم شعری تازا خوێنمەوە ئەوانش کە بە من ئاشنان و بە کۆڕی من ئاشنان بۆ جۆرە دێن بۆ کۆڕی من کە جوان لەشتی تازە بێ جوان لەشتی نوێ بێت وە شتێک تەجاوزی شعرەکانی ڕابردوم کرد بێ وە شتێک بتوانم شعرێک بخوێنمەوە کە ئەوەی کە بۆم دانیشتووە حەز نەکا کاتەکەی بە فێڕۆچەوە هەستکات لە دوای من شتێکەکەی لە من وەرگرتووە کە چاوەڕێشتی ترم لێکات بەسەر ڕەنگی سپی بەفر و ئامادەبوانی کۆڕەکە هەستیان تێکەڵ بە تێکستەکانی پاکش بوو. ئەوان وا پێناسەی شاعیر دەکەن ئەوەی کە دەیڵێت و دەینووسێت لە ناخ و هەستیەوەیەتی، بۆیە هەستیان بە جیاوازی کرد لە چاو کۆڕەکانی ڕابردووی بە تایبەت لە هەستی خۆشویستنی نیشتیمان. جارێک بەرد بگرێتە سەرم جیاوازەکەی ئەوەیە کە نەک پاکش دەیانی وەکو پاکش دەیانی وەکو شاعیرەکان نووسەرەکان کەسایەتیەکان بەڕێستان ئەوانەی تر کە هەست بەبوونی مرۆڤایەتی و مرۆڤایەتی بکات ئەو ناخیتیا دروستە بێت. جا هەر کەسە لە شێوازی بواری خۆیان شاعیر بەخۆی بە شعری خۆی دەریە بڕێت، لەوانەیە نووسەری بە نووسین دەریبڕێت، لەوانەیە کەسێکی وەکو بەڕێستان بە چاوپێکەوتنێک دەری ببڕن و کە ئەو ناخە بگەێنن بە هاوڵاتیان. شیعر و کۆڕە شعریەکان بەردەوام کار دەکەنە سەر هزر و بیری مرۆڤ، بۆیە بەردەوام شیعر دەواازەیەک بووە بۆ ئەوەی کە مرۆڤ هەستەکانی و لە پاڵیشیدا ئازارەکانی خۆی و کۆمەڵگەی تێدا دەرببڕێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. کەیدێ خەرمانی وشکی ئەندێشەم بکاتە سوودوی خەندە و نیگایە. هەر لە ناو بابەتی شعر و هونەرە ئەمێنینەوە ئەم کتێبێکە بەدەست منەوەیە ئەوە دەرەخات کە منەسا میوانێکم لایە زۆر ئازیزە میوانەکەمان. کاک نووری بێخاڵی نووسەر و شاعیر لەگەڵمانە. جا ئێستا ئەم چامە شعریەی بە ناوی با گۆرانی ئەڵێت بڵاو کردوتەوە. بەخێر هاتی کاک نووری. زۆر سپاس بەتۆ. کاک نووری ئەمە پێم وا بە سێهەمین نامیلکەی شعریان کتێبی شعریە کە بڵاویەکەیتەوە. جا کەمێک باسیمان بۆ بکە یا چەنەمین ئەگەر من هەڵە نەبم. تاوەڕێک هێناوت دویان دوو کتێبی شعریم پێشیان لە 2010 بە ناوی شەڵالە مەعات لێوارە ئەو کتێبی شعری بوو کۆمەڵێک تێکەس بوون. 2010 هەر کتێبێشکی شعریم ئەوەی دوم بە ناوی سەفەر نیشتیمانی ئەوش هەر کۆمەڵێ تێکستی جیاواز بوون. ئەویان کە سێمینیانە جیاواز دە دوای پێشتر ئەزمونێکی هەم جیاوازە لە ڕێنووسین و بۆ خۆی بە تەنیا چامەیەکی درێژان ئەوەی کە پێی دەگوتێ قەسیدا واتە تەواوی کتێبەکە یەک تێکستی درێژە. یەک تێکسی وەکو چیرۆک ئاسا وایە دەتوانی شتێکی وا ناوی لێبنێ بەڵێ ئەوە جۆرێک لە شعری دەڕامیە یان ئەوەی کە داستانی پێ دەڵێن تا دوایی دەڕاتەوە دەبێت هەر هەمووی تەواوکەری یەکترە. باشە هەر نووسەر و شاعرێکە شتێک نووسێ پەیامێکی هەیە ئەوە پەیامەکەی بگێنێ. پەیامی نووری بێخاڵی لە با گۆرانی ئەڵێ چییە؟ ڕاستیەکەی من لە خەیاڵی خۆمدا بوو کە 50 ساڵی تەمەنم تەواو کرد بزانم لەو زۆر سپاس دەکەم. ئەو ئێمە و چێشەمانیەوە کەمێک لە تەمەنی خۆیان دەتەسن. من لە 2001 ئەوە بەهەمی 2001 کە ڕێک هاوکاتە لەگەڵ تاواوکردنی 50 ساڵی تەمەنی خۆمەوانە زیاتر تۆ دەتوان بڵێم ساڵێک زیاتر لەگەڵی خەریک بووم. ویستیم لە ڕێی ئەو کتێبە بەشێک لە هەوراز و لێژیەکانی خۆم بنووسمەوە ینی زۆرەکان خۆ نووسینەوەیە بەڵام لەنا ئەو خود نووسینەوەیشدا بەو پێ تۆ دابراونی لە کۆمەڵگەی خۆت دابراونی لە کولتوری سیاسی خۆت مێژووی سیاسی خۆت مێژووی کۆمەڵایەتیت فەرهەنگیت ئاینی هەمووانە من هەوڵم داوا لەنێ ئەو چامەیەدا شوێنی ئەوەش بکەمەوە واتە ئەوەی کە من ڕەنگە زۆر کەس هەبێت جگە لە من کە لە هەندێک شوێندا دەیخوێنێتە خۆی تێدا دەدۆزێتەوە بە تایبەتی لە واتە شەرحی حاڵی خۆت تەنیا نیە هەنێک کەسێکە بابەتێکە نووسە شەرحی حاڵی خۆیەتی کە ئەیخوێنی تۆزانی کەسەکە چی بەسەر تێپەڕیوە گوزەشتەی چی بووە ئەمە جگە لە خودی خۆت ئاوێنەی خۆتە ئاوێنەی کەسێکی دیکەیە کە بیخوێنێتەوە هەر کەسێک دەتوانێت لە گۆشێکدا خۆی بدۆزێتەوە بەدڵنیایی تەمەنی 50 ساڵی بێ هەموو مرۆڤێکی کورد لەو فترەیە کە من باسی دەکەم ینی بۆ نمونە سۆڤان خان من ئێمە لە ناو شەڕ لەدایک بووین هەر بەلای کەمینەوەی ئێمە لە ناو شەڕدا لەدایک بوون و لە ناو شەڕیشدا گەورە بووین و ئێستاش هەر لە ناو شەڕدا دەژین یعنی کەواتەوە مێژووە بە تەنها هی من نییە
هینەوێت شتێکە ڕەنگە دوای 2003 لەدایک بووێ 92 لەدایک بوو بێ بەڵام ڕەنگە دۆخی کۆمەڵایەتی و سیاسی ئەو جیاواز بێت 2000 خاڵێکی هەڵبەش کۆمان دەکاتەوە کە نەهامەتیەکانن کە شەڕەوە زۆر هەتا ئەو پرسیارە وجودیانەی ئەو پرسیارە فەلسفیانی مرۆڤ لە خۆی دەکا دەکرێت لەوێشدا من ئەگەر بە شێوەیە کردم ڕەنگە خوێنە کە دەیخوێنێتەوە لە گۆشەیەکدا هەمان ئەو پرسیارانەی خۆی بدۆزێتەوە کە ئەویش هەمان ئەو پرسیارانەی لە بوون هەیە. ئێستا من کە هەر ئەم لاپەڕێم کردەوە ڕێک ئاوهایە لێرە ئەم پارچە بچووکەی کە نووسراوە بێدەنگیم پڕە لە دەنگی شکانی و خشتانەی تەمەەن لە ڕوخسارمدا شکاندنی جا حەزەکەم خۆت شتێک لە ئەم نامیلکێت شتێکمان بۆ بخێنێتەوە کتێبەکمان بۆ بخێنێتەوە بەشێکی کوێت بەدڵا لە کوێوە دەستپێکی کە ئێستا بۆ کە گوێ ئەگرێت ئەوێ هەموو بەدڵە خۆش خۆی وایە ئەوەی کە ئێستامە هەموو جار هەر هونەرمەندێک و نووسەرێک و شاعرێک کە دێت سەلامان هەر بەرهەمێکی بێڵ وەکو مناڵەکانی خۆم خۆشمە ئەگەر مناڵ خۆشمە بەدڵنیایی ڕێک من هەتا ئەو ڕۆژێک کە لە چاپخانە دەرس و من ئەو کاتە شتێشم لەسەر فەیسبوک بۆ بنووسی نووسیم ئەو چاوەڕێز گەرگۆشەیەشتی دەکەم کە لە سلێمانیەوە دێتەوە یاخوا تەمەندرێژی گەرگۆشەکەت و بەردەستی هەموو کەسێک بێت ینی واتە مەبەستمەوەیە لە تەمەندرێژی کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و هەنێ بەرهەم هەیە کە بۆ ماوەیەکی کورد دێنە بازاڕەکان و دواترێتتر لە هەزر و خەیاڵ هەوڵێکی جدی دەدەین بۆی بتوانین بگاتە هەموو شوێنەکان و هەر ئەمڕۆژ بە بۆ بنەوە ڕێوەسمێکی ناساندنی بۆ دەکەین ئێوارە پەنا بەخوا و لە سلێمانیش بۆی دەکەین لە دهۆک و شارۆچکەکانیش بۆ دەکەین و دەمەوێت لێرە بینەرانیش وانەیە کە هۆگری کتێب و شاریش لەوە سەرنجام بۆ ڕابچێشم کە داهاتی ئەو کتێبە لە ساچی خۆم چاپ کرد بەڵام داهاتی ئەو کتێبە 2000 پێشکەش بە خانەی منداڵانی بێسەرپەرش دەکەین. شانۆگەری هەمومان کۆتایی دێت پەردەی ژیانمان دادەدرێتەوە دەختەی نمایشی تەمەنمان خامۆش و هۆڵی خەونەکانمان تاریک و چۆڵ دەبێت هەمووان دەچینەوە ماڵ ئەوەی شانۆگەری ژیانی دوایی دێت و ئەوانیش کە بینەری سەرمەز بوون دڵت بە چەپڵە و فیکەکانیان خۆش نەبێت ئەوان دڵی خۆیان بەمە دەدەنەوە و ترسیان لە کەوتنی پەردەی ژیانی خۆیانە لە بیری هەمووان دەچینەوە دەڕۆین و وەک شمشاڵێکی جەنگاوی فڕێ دەدرین دەڕۆین و وەک دەفێک کە شێت سەرمەکەی خاو کردوێتەوە بێناز دەکەوین دەڕۆین و وەک سێتارێکی عیار کە ژێیەکانی پسابن لە سوچێکدا فەرامۆش دەکرین خۆمان و گۆرانی غەمجینەکانمان خۆمان و جەستەیەکی لە پێکەوتوو خۆمان و دڵێکی سیس خۆمان و دوو چاوی داخراوی پڕ چاوەڕوانی و پڕتر لە تەماشای نەبراوە دەڕۆین و ماڵێکی تاریک و خاچێکی شێدار تێکەڵی خەوی ئەبەدیمان دەبن مشکەکان تۆڵەی حەوت پشتی تەڵە و سیکۆتینەکانمان لێ دەکەنەوە دەخوسێین کرمێ دەبین شی دەبینەوە ڕەنگە ڕۆژگارێک لە ڕەجی درەختێکدا زیندوو ببینەوە لەوانەیە لە قەدی گوڵێکدا شکۆفە بکەین و باخ گۆرانی خۆیمان پێ بڵێت دەستەکانت خۆش بوو ئینشاءڵڵا هەر بمێنینە ناو بەرهەمەکاندا و تەمەنێکی درێژی هەبێت کاگە نووری تۆ زۆر هەمیشە ئێمە هاوکار بووینە من تۆ بەیەکەوە زۆر جەخت لەسەر زمانی کوردی یەکەیتەوە کە وشەی بیانی ناهێنیتە ناو قسەکانتەوە زۆر بەکەمی هەشوانم بڵێم نایهێنیت لەگە هەر زۆر بەکەمی لێرە ئەو ڕنگدانەوەی هەیە چیت کردووە بۆ ئەوە من پێم وایە چی نووسەر و چی ڕۆژنامەنووس و میدیاکار پێش ئەو پەیامە ئەدەبی یان پیشەی یان ئینسانی لە ئەستۆرەتی ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر قورسی لە ئەستۆدایە کەویش پاراستنی زمانە گەشە پێدانی زمانی دایکی خۆیەتی وەکو بەشێک لە شوناس و بوونی نەتەوەی خۆی دوجار ئەوە زمانە تا ئێستا کوردی هێشتۆتەوە وەکو نەتەوەیەکی زیند و سەرباری هەموو ئەو نەهامەتی و جینۆسایدی بەسەردا هاتووە سەرباری هەموو ئەو داگیرکاریەکە هەیە بەڵام دوجار لە ڕێگەی پاراستنی زمانی خۆی پاراستووە و فەرهەنگی خۆی پاراستووە ئەوە پەیوەندی هەم بە زمانی نووسین خۆیەوە بووە بەس زمانی زارەشیان ئەوەی ئەدەبی زارەکی پێدەگوترێت کە ئێمە تا ئێستاش لە ماوە و دەکرێت وەکو گەنجینەیەکی زۆر دەوڵەمەند کاری لەسەر بکەین و زیندوو بکەینەوە بیگەینەوە نەوەکانی خۆمان مەترسیەک کە بەداخەوە ئێستا هەیە ئەوەیە کە خەریکە زمان و زمانی کوردی کە دەڵێم ڕێکمە بەسم ئەوەیە
وردە وردە بێبەها دەکرێت بە تایبەتی ئەوەی کە بندژەوە نیم هەموو مرۆڤێک پێویستە زیاتر دەزمانی بزانێ من بۆ خۆم ڕەنگە عەرەبی دەزانم و کوردیش دەزانم خۆزگەشت دەخوازم 2 زمان 3 زمانی تریش بزانم بەڵام فێربوونی زمان لەسەر زمانی لەسەر حسابی لە دەزانی زمانی دایک نەبێ من بەوە دەمهێشێ ئازاد دەچێژم کە کەسێک بۆ جۆرێک لە پۆزۆر لەناو خەڵک دەڕێ وەڵای منداڵەکانی من نازان بە کوردی قسە بکەن ئەوە ئینگلیزیەکی پێرفێکت 2000 منداڵە شوناس و بوونی خۆ لە دەست دەداوە با ئینگلیزیەکە فێر بێ بەڵام ئەو چ دایک و باوچێک کە ڕێگە دەدا بە پێی ئەوەی بەحساب منداڵەکەی لە خوێندنگایەکی ئەهلیە خۆی لەو بەرپرسیارەتە نەتەوەی و ئەخلاقی دەستێتەوە منداڵەکەی خۆی زمانی خۆی فێر نابێ و هەشە نمونەمان بەدیان هەیە ئێستا پەشیمان و پەنجەی خۆیان دەگەزنەوە کە داد نادا بۆیە من پێم وایە زمان دوجار ئەو چەکەی ئێمە دەتوانین خۆمانی پێ بەرگری پێ لە خۆمان بکەین و خۆشمانی پێ پارێزین و خۆشمانی پێ بەردەوامی پێدەین من هەوڵم داوە لە نەک هەرەوە لە نووسینەکانیشم بەردەوام پێداگیری لەسەر ئەوە دەکەم کە زمانی کوردی زۆر دەوڵەمەندە سۆڤان یعنی من هەمیشە گوتومە ئەوانەی کە پێیان وایە زمانی کوردی هەژارە خۆیان هەژارن و خۆیان کۆڵەوارن ینی زمانی کوردی والی هاتۆ دەرەقەتی وەرجێڕانی هەموو کایەکان دێ بۆ منە پیاوێکی گەورەی وەکو مامۆستا محەممەد کەمال فەلسەفەی پێوەردەجێڕێ و زمانێکی زۆر جوانی مۆسیقی تۆ دەدوای لەلاویدا بژی بخڵێ و باسە فەلسەفەشەکە زمانێکە هەموو یاسایەکانی پێ دەنووسێنەوە ینی تۆ دەتوانانی ینی دەرەقەتی چەمچی یاسایی دێ چەمچی زانستی دێ چەمچی فەلسەفی دێ فکری دێ کەوابێت تۆ بۆ هەوڵ نادێ لەناو خودی ئەو زمانەدا جارێشتر وەبەرهێنانی تێدا بکەیەوە بۆ منە من دەنا ئەو کتێبە ئەگە لە شوێنێکدا پێم مابوو بی وشەیەک بە شێوە زاری کرمانجی ناوەڕاستی ئەوەی پێ دەڵێن سۆرانی ڕەنگە پیامی خۆم نەگەێنم هەوڵم داوە پەنا بۆ کرمانجی سەرو بەم واتە ئێمە کەم بۆ نمونە لەناو با بڵێن بەشێک لە عێراقین زمانی عەرەبی بەسەرمانەوە زاڵە بەشی ڕۆژهەڵات زمانی فارسی و باکوور تورکی وات کردووە کە پەنا نەبێت کەسەکە پەنا نەباتە بەر زمانێکی دیکە کە ناچار کراوە هەر ناو زاراوەکانی خۆمان ئەتوانێت جێگیرەوەی هەبێت بەدڵنیایی زمانی کورد یەک لە خستەتانەوەی کە زمانێکی زۆر دەوڵەمەندە بە هەم شێوەزارەوەی کە بێ دیالکتێک هەم بە بنزار یعنی ئەگەر نووسەر و میدیاکار و ڕۆژنامە نووس و ئەدیب بۆ خۆی دەستە پاچە نەبێ بۆ خۆی کەم تەرخەم و خەمسار نەبێ دەتوانێت لە زمانەکەی خۆیدا گەوهرێک لە خۆی دروست بکە بەڕاستی دەستەکانە خۆش بێ لە ڕووی زمانەوە زۆر گفتوگویەکی ئەوە بوو کە چۆنەڵێت ڕاچەڵەکێنە کە ئێمە بتوانین زاراوەکانی تر بەکاربێنی لە بری وشە بیانەکانی دیکە کە هەن با گوێمان لە بابەتێکی دیکە بێت لە ناو ئەمە ئەگەر بە هەڵبژاردەی خۆت زانم چیمان بۆ هەڵەبژێری بەس کاک نووری تا ئەوە ئەدۆزیتەوە مەبەستت چییە لە مامەم بینی سەرنجی ڕاکێشام بایەک لە باخچەیەکەوە بێت وەک ئەوە نییە لە گوڤێکێکەوە گوفەکەی گوفەک ئەو زبڵخانانن کە لە ئەوەیەک چەمکانێ بەڵێ ئەو بایەکی ئێستا ڕەنگە لەو باخچێ بەرەو ڕووی تێ کە هەمووی گوڵ و گوڵزارە زۆرێک لە هەست پێ دەبەخشێت کە بۆنی خۆشت بۆ دێنێ بەڵام دوزار بەڕۆ سەر ڕێی خۆشتەپایان ئەو دیوە ئەوەی کە هەرسی زەبڵی هەیە ئەو بایەکە لەو گوفەک و پیسایی و زەبڵ پاشمەوەدا زۆرێک لە هەستیت کرد لا دروست ئەمڕۆ ئەم وشەیە ئەوە گوفەک یعنی ئەوەیان ئەو فێر بوو زۆر شتێکی ناوازە و تایبەت ئەگەروا بێت هەر بۆ فێربوونی وشەی زیاتری کوردیش زۆر شتێکی بەڵێ من لە وێزگەی 1970 ئاگربەز دابەزیم تا ئێستا 50 وێزگەی دڵە ڕاوچێم بڕیوە و هێشتا بیرم لای حەسرەتی باوکمە کە لە وێزگەی 1923 بەدبەختیدا دابەزی و لە دووڕیانی 2000 ئاگربەزدا لێم جیابووەوە و تا لە چاوانیشم من بوو چاوەکانی پڕ بوون لە حوزن و سەری پڕتر لە دوو کەڵ چێ دەڵێ ئێمە یادەوەری ماسیمان هەیە ئەی چرۆکردنەوەی ئەم هەموو گەڵای ڕقە لە درەختی سەرماندا ئەم هەموو تێ هەڵچوونەوەی لە قوماری تۆڵەدا چییە؟ ئەی با چۆن ئەم هەموو بیرەوەریانە لە چاوتروکانێکدا و لە ناوڕەنگەکانی پەرکە زێڕینەدا کە هەتاوی دوای باران دەیان خواتەوە ببنە هەڵم پێم ناڵێ چۆن
ئەی بای سەرمەسینەوە ئاوازەکانت ئەی با چۆن ئەم هەموو هەناسە ساردیە لە پڕ و لە ناو تۆز و تەپ و تۆزی بیاباندا کە گەردەلوو لە خۆی وەرپێچاون گەرم دابێت پێم ناڵێ چۆن ئەی بای سەرخۆشی ناو گۆرانیەکانت ئەی با چۆن ئەم هەموو برینە لە ناکاو لە ناو سنجی پێڵ و گەرداوی زەریادا ببنە کەف پێم ناڵێ چۆن ئەی بای حاڵگرتووی ناو سەماکانت ئەی با تۆ پیرۆزیت قەت ڕۆژێک لە خۆتت پرسی چۆنە ئەم جەستەی 50 ساڵ لە ناو خۆتێک شکاو هێشتا بە پێوێ و ئەم دەروونەی 50 ساڵ لە ناو خۆیدا وێران تا هەنووکەش نەسرەوتووە ڕۆژێک دێت ڕەنگە بەنیازی وەنەوزدانێکەوە سەر بەسەر شتێکدا بکەیت کەچی بۆ هەرگیز بێدار نەبیتەوە لەوانەیە لە نیوەڕێی سەر هەڵگرتندا کاتێت دڵت بۆ بینێنەوەی ئەزیزانت لێ دەدات لە پڕ بوەستێ و ببڕای ببڕ نەبگەیت و نەبەش گەڕێیتەوە وەلێ سێبەری با هەر بەدواتەوەیە خۆشخەیاڵ مەبە چاو مەبڕە هیچ ڕووگەیەک بە تەمای گەیشتنی کەس مەبە ڕاشکاو بە و دان بە ونبوونت دابنێ و تێبگە نە بە هاواری ئەم بانگ نە بە زایاڵی ئەو زەنگ کەس بە شوێنتدا نایەت و هەر کەسە و سۆراخی خۆی دەکات بە وەک کەڕەنای فوو بە ژیانی هەموماندا دەکات و تەواو فریوی دەنگەکانی ناو کەلاوە چۆڵەکان و بریسکانەوەی ناو کۆڵانە تەنگەبەرەکان نەخۆی دوای سێبەری ڕاکردووی مرۆڤەکان مەکەوە و بە زریوەی پاساریەکان نەخەڵەتیت هەمویان تراویلکە و تارماین با لە خۆیدا هەڵیگرتوون و دەیانبات هەر 52 ڕۆژی ترە و ئەگەر کانی تەمەن وشک نەکات بای پاییزێشی تریش بەناومدا دەڕوا و وەخ خەزەڵوەرەکانی پێشوو لە دوای خۆی لە ناو جێژاوێکی گەورەتر لە مردن جێم دەهێڵێت و جگە لەو چرکە ساتەی لە تێکڕای تەمەنم دزی و من کاتێکی دیکەم بەدەستەوە نابێت بۆ تێڕامان لەوە زیاتر ناتوانم بیدەبا بکەمەوە هەر هەوڵێکشم بووەمە لەگەڵبوونم ناکۆک و لەگەڵ ئاوازم دش دەکەوێتەوە ئەو کە تێکەڵی وردەکاری زەسە و گیانم بووە خۆم پێ لە کۆتەکانی ڕەناپشتێ هەنووکە هەر ئەوە دەزانم کە نازانم چۆن بیری لێ بکەمەوە دەستەکانت خۆش بێن و سەر و شاعیر نووری بێخاڵی ئەم بەیانی لەگەڵ مامون بۆ هیوەی کە ئەمڕۆ بۆ ناساندنی کتێبەکەت هۆڵەکە پڕ ببێت و ئێوەش ئامادا بن وەکو هاوکار و هاوڕێ و دۆستەمە برادرانی کە ڕۆژگارێک بێت لێرە کاتژمێر شێوارەیەکە بینینەوە لەوێ زۆر سپاس بۆ کورسان 24 بۆ هاوکاران لە کورسان 24 و ستافی بەرنامە بۆ دەرفەتی کە ڕەخساندنیە هیواسەکەوتن بەدەوایتەوە سپاس دێنە سەر بابەتێکی کلتوری و فەرهەنگی لە ڕووی شوێنەوارەوە چەند ڕۆژێکە بەڕێوەبەرایەتی شوێنەواری ئاکرێت دەستی کردووە بە دۆکۆمنتکردنی 1800 خانوو و دوکان و مڵکە گشتیەکانی ئاکرێت بۆ ئەوەی کە لە داهاتوو بە چەند قۆناغێک ئەو خان و دوکانانە نۆژن بکرێنەوە ئاکرێ وەک دەزانینەوەی کە سەردانیان کرد بێ بە یەکێک لە قەزا مێژوویەکاندا ئەنرێت لە نێو شارەکە چەندین خان و دوکانی یاخود شوێنی دیکەی مێژووی هەن کە حکوومەت مەبەستی ئەوەیەتی پارێزگاری لە شوێنەوارەکان بکات بۆیە بە دۆکۆمنتیانەکات و وردەوردە نۆژە نەکرێت. آکرێ ئێکە جوان قەزایên dîrokî et sinûrê parêzgeha Duhokê da ku xwedana bi dehan gerek û cihên şînwariye. Kevnariya vê qezayê yê wekirî kuş aliyê lahenên girêdayî bi şînwaran ve giringiyek zêde pê bihêtin dan. Nexwasme et aliyê dokûmentkirin û nexşekêşana xaniyên kevnar û dîrokî da. مرام جوی دوکیومنتکردن ئەوە کودێ ئەف خانیە داتاک لەبەردەست مەدە بە کوڕێبەریا شینوار کەلەپورین ئاکرێ کول ئایندەدا ئەمشێن ئەوان خانی کەلەپورین ئاکرێ نوژەنکردنەوە لە دیڤ بیناسازیە کەونار و ببیتە ئەگەرەوەیەکێ کو پتر کەشتار بەرە خودەنە باژارێ کەوناری سەری. Li nava gerekên dîrokî yên Akrê da mal bi mal endazyar û kesên şehraza yê xaniyan wênetken û nexşeyên wana etkêşin. Heta ku sibahî li gurvan belgehan serederî edgelda bihên kirin. Ev xaniye eger sibahî herifin, ev xaniye lewaniye herifît nav çîtin
یعنی شێوە ئەندۆزەیەوێ بچیتن بەس ئەم نوکە دیکیومنتکەین هەر وەختێکی مەدوێتن وی خۆنیای نوژانکەینەوە دیکیومنت یا بەردەستە ئەم شێن بە هەمۆن شێوە ئەندۆزەیی یە ئۆسۆری یە شینوەریە وی خۆنیای هەمۆن شێوە دۆ بنینەوە نوژانکردنەوەی ئەوە مەگرتی ادوی پروژه خدا ریوبریا شینواران دی پلان و برنامه‌ان جبون نوژانکردنەوە زیاتری 1800 خانی و دکانان لآکرێ دانێتن کو اف خانی و دکانە بجهین گشتی و دکەون ناوا گەڕەکین دیروکی یەن جوستەیا و گوڕاوان بوی دکیومنتکردنê rêveberiya şînwarên Akrê dibêtin ku van hemî xaniyên kevnar û dîrokî bikete xwedan nasnameyek ku sibahî dalgorî vê nasnameya henê serederî di gel van xaniyan bêhête kirin. Arî Hesên Kurdistan 24 Akrê کوردستانمان هەر ئاوادان بێت ئێمە بە مێژوومانەوە ئەتوانین زیاتر ڕەگ و ڕیشەی خۆمان بناسینەوە کە ئێمە کوێ بووینە چۆن بووینە وەرە بەرەو کێشەوە ڕۆین بۆیە ئەمانەی ئەم بەیانیە زیاتر لەسەر ئەمە بابەتە هەڵوێستەکەین بۆستین بزانین ئەم خانوانە ژمارەیان چەندە تا چەند مەترسی ڕوخانیان لەسرە تا چەند ئەمە لە ڕووی گەشت و گوزارەوە ئەتوانێت سوودی هەبێت بۆ ئاکرێ و بۆ ڕاکێشانی گەشتیاری بۆیە ئەم بەیانیە هیوا شەماڵ بەڕێوەبەری شوێنەواری ئاکرێ میوانی ئێمەیە بەیانیت باش کاک هیوادارم کە باش بیت کاک هیوا پێش هەموو شتێک ئەم 1800 ماڵە هەموو ئەو خانوانن کە بە دێکۆمنت ئەکرێن و تەواویتر جگەلەوە نییە یاخود ئەمە یەکەم قۆناغە و قۆناغی تریشی بەدوادێت بله بەیانیەوە باش و بەیانیاتەوە کارمەدێن کوردستان 24 باشتر و خۆشتر هەلبەت من بێت یەکەم جار ئاماژەپەیەکی بکەم کو ئاکرێ مین ئەکژێ قەزایên کەڤنارên کوردستانێک و هەم بێزا دەڤەرەکە بەرین دکەتن ji rûyê şînwarî mêjîwî dûrîkî ve. Li Akrê nêzîkî 16 cihên şînwarî bi şêwekî giştî hatîne tûmarkirin ku her hêmaceyekî şînwarî taybetmendiyeka taybet heye di biyavê şînwarî mêjîwî dîrokî da. Li Akrê gelek hêmaceyên şînwarî hene ku her hêmaceyekî şînwarî taybetmendiyeka taybet heye. Ev hêmaceyên şînwarêk pêk dije zinar û eşkeft û kelh û perezgeh û goristan û xaniyên kelepûrên Akrê. Eger bêt û em foksa xwe bixîne ser bajarê kevnarê serî wekû di raporta hevkarê me diyar ku ev xaniyên kelepûrên Akrê pêk dije sê taxan Çusteyê û Gorabağ û Qapekî. Ma ku rêveberiya şînwar û kelepûrên Akrê hemî hewlên dan ku ev sîmayê kevnarê Akrê bêhête parastin û ev xaniyên kelepûrên Akrê dîv sîmayê xwe kevnar bêhne nûjenkirineve li dîv ew wî kereste û bînasaziyê kevnar dubare bêhne nûjenkirineve bêhne parastin. Xweşhalî ve ma ku rêveberiya şînwar û kelepûrên Akrê li sala 2021 bi serpereştiya rêveberiya giştiya şînwar û kelepûra û amadebûna cenabê rêveberê giştiyê şînwar û kelepûra û bi hevkarî harîkariya deverdariya qezaya Akrê û hemahengî digel dam û dezgehên peywendîdar li Sinûrê devera Akrê çendîn kombûn hatine encamdan. Merem ji vê kombûnê ew ku ma ku rêveberiya şînwar û kelepûra planek amade kir ji bo nûjenkirineva avan xaniyên kelepûrên Akrê ku di vê qonaxê de me nêzîkî çil xaniya destnîşan kirîne ji bo wêyekê ku ev xaniya dubare bêhne nûjenkirineve li dîv sîmayê xwe kevnar. Xweşhalî ve plana me hate berezkirin bû Wezareta Şarewanî û Geştûguzar ku cenabê Wezîrê Şarewanî û Geştûguzar palpiştekî serekî bû ji bo yekê ku ev xaniyên kelepûrên Akrê bêhne nûjenkirineve bimne cihên geştûguzarî û min divêt amajepeyekî jî bikim ku kabîna nehêya hikûmeta Herêma Kurdistanê cenabê xwedê cenabê Serok Wezîranê ku pîtew girîngiyeka baş da kertê şînwar bi şêwekî giştî li Herêma Kurdistanê nexwasme li devera Akrê taybetî ku salane ku ji 900 milyon dînar hatiye terxankirin bû kertê şînwar bi şêwekî giştî ku ev cihên şînwarî bêhne nûjenkirineve û bêhne parastin û bibine cihên geştûguzarî ji bo yekê ku geştiyar seredana evan cihên şînwarî dûrîkî bikin. باشە کاک هیوا خودی خەڵکی ئاکرێش بە هەمان شێوە خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ شارەکە کە ئەیپارێزن و هەندێک ماڵ هەیە لە بەردەمی ماڵەکەی خۆیدا دیمەنێکی جوانی دروست کردو بۆی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێت
ئامانجی ئەم پرۆژەیە زیاتر بۆ ڕاکێشانی کەرتی گەشتیاری یاخود پەرەپێدانی کەرتی گەشتیاریە یاخود بۆ ئەوەیەکە ئەو شوێنەوارە کۆنانەی کە هەن بە زیندوی بمێننەوە و لە یاد نەکرێن و نەڕوخێن. ئەکیید هەروەکی مە ئاماژە پێگیری و ئەف خانیên کەلەپورên ئاکرێ سیمایەکێ جوان و سەرنج ڕاکێشدا باژارê xwe taybetî bû evan geştyarên seredana devera Akrê diketin ku ev xaniyên kelepûrên Akrê melbere ku ayndeyê de eger hat û hikûmeta Herêma Kurdistanê xweşbextane min divêt amajepeyekê bikem ku li sala 2021 ew plana me berskirî hikûmeta Herêma Kurdistanê qonaxeyekê da 900 milyon dînar terxan kirîne ji bo nûjenkirina evan xaniyên kelepûrên Akrê li dîv wî dîzaynê kevnar ku bêne nûjenkirine ev jî bû cihê dilxweşiya xelkê vangerekan ku ev xaniyên xwe li dîv dîzaynên kevnar bêne nûjenkirine min divêt amajepeyekê bikem ku heger hatu ev proje hate destbikirin mawa ku rêveberiya şînwar û kelepûrên Akrê bi hemahangî û serperiştiya rêveberiya giştiya şînwar û kelepûra li Herêma Kurdistanê rênmayê hene ji bo nûjenkirina evan xaniyên kelepûrên Akrê çunkî bi heqîqet ev xaniyên kelepûrên Akrê ciwaniyeka serenc rakêj da bajarê Akrê ku ev geştyarên seredana bajarê Akrê dikin taybetî bajarê Akrêya serî ku berniya se bi Akrêya kevnar ku wekû tabloyeka wênekêşanê tê tepîşandan ji bo geştyarên seredana devera Akrê dikin vedî bît egerê wêkî ku xelkê vangerekan û ke hewla wêkê den ku xaniyê xwe biparêzin û nehêlin sîmayê xwe kevnar têk biçîtin em daxwaz kirin ku ev kujmê hatiye terxankirin ji lay hikûmeta Herêma Kurdistanê ve herçend di plana Wezareta Şahrewanî û Geştûguzar hatiye pesendkirin em daxwaz kirin eger bûdce hebû ev kujmê parê bide terxankirin çunkî yabiya egerê wêkî ku xelkê vangerekan rabin bi parastina sîmayê xwe kevnar û parastina evan xaniyên kelepûrên Akrê wedî bît egerê wêkî eger bêt û ev proje bête destpêkirin dibît egerê wêkî ku helên karî bêne rexsandin bû gencên devera Akrê çunkî heqîqet gelek gencên devera Akrê bêkarin û vê ev xaniyên kelepûrên Akrê bibine cihên geştîguzar qehwexane û çaxane کۆتایی پێدێت ماوەی کۆتایی پێهاتنەکەی ماوەی کۆتایی پێهاتنەکەی واتە کە ئێستا باسیەوە ئەکەیت هەلیکار بۆ گەنجان ئەڕەخسێنێت تا چ ماوەیەک ئەو هەلیکارە بەردەوامە بێت ئەم خانوانە ئایا هەمویان لە دەرەوە تەنیا نۆژەن ئەکرێنەوە یاخود لە ناو خانوەکانیشەوە نۆژەن ئەکرێن هەموو گوژمەی ئەو پرۆژەیە هەمووی لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە باسیەوەشم بە کورتی بۆ بکەیت وەکو دوا پرسیار خۆی ئەف خانیên kelepûrên Akrê xweşhalî ver sala 2011 û 12 ji lay hikûmeta Herêma Kurdistanê kujmê 250 milyon dînaran terxankirin salane ku ev xaniyên kelepûrên Akrê xelkê vangereka rabin bû nûjenkirina xaniyê xwe li dîv sîmayê xwe kevnar ku her metrekê 150,000 wekû mînhebê beramber dida xelkê vangerekan ku rabin bû nûjenkirina xaniyê xwe lê ji ber ew kewdanên darayî evên Baroka Herêma Kurdistanê vegirtîn ev proje hate rawestandin lê me ew planan bereskirî wekû rêveberiya şînwar û kelepûrên Akrê nêzîkî 5 milyar me bereskîre bû hikûmeta Herêma Kurdistan qonaxeyekê de çunkî her wekî te amaje pêkirî ev xaniyên kelepûrên Akrê gelek xanîne ku nêzîkî 1800 xanî û dikana pêk têtin qonaxeyekê de ev xanî hemî temam nabin belê ji ber ewan kewdanên darayî evên Baroka Herêma Kurdistanê nebûna bûceyê met qonaxeyekê da nêzîkî 40 xaniya de tiştan kirîne el qonaxên bê ayndeyê da eger hatu hikûmeta Herêma Kurdistanê barê darayî yê baş bîtin baş bû inşallah dê et qonaxên bê da em dest bi nûjenkirina van xaniyên kelepûrên Akrê bi şêwekî giştî kein inşallah bi anaya Xwedê. بەڵێ سپاس بۆ هیوا شەماڵ بەڕێوەبەری شوێنەواری ئاکرێ ئەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان کە پێ بدەین. بەڵێ دێنە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەشمان بۆ هیوایەکە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بەیەگەشتنەوەیەکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان سپێر خاتان.